بینەر لاوێکی هەڵەبجەیە و سەرەتا لەسەر سینی بنێشتی کوردی فرۆشتووە، بەڵام پەرەی بەکارەکەی داوە و ئێستا خاوەنی براندی کەژە لە بنێشتی کوردیدا کە چەند پێگاتەیەکی دیکەشی هەر لە بنێشتەکە خستووەتە بازاڕەوە. سەرەتا من بە سینیەک دەستم پێکرد بە تاک فرۆش هاوار مەکرووەرە بۆ بنێشتی کوردی وەرە بۆ بنێشتی کوردی، بەڵام سوپاس بەخوا لەگەڵ بەردەوامبوونم لەسەر ئیشەکە و مانەوەم قۆناغ بە قۆناغ بیرم کردەوە کە بێ ئیشەکە گەورە بکەین و بتوانین ئەم بەرهەمە خۆماڵی و ڕەسەنەی هەڵەبجە کە بەناوبانگە بە بنێشتی کوردی بینێرینە دەرە و شارەکانی تر و هەموو کوردستان و عێراقشی پێ سونمەند بکەین. شنیاریش خانمێکی هەڵەبجەیە و بە پشتیوانی ڕێکخراوی وادی ئەڵمانی کارگەیەکی ڕیسایکڵینی دامەزراندووە. لە پاشماوە پلاستیکەکان بەرهەمی نوێ دروست دەکات و دووبارە مادە پلاستیکەکان بەکاردێنێتەوە. بەشەیەکی گشتی بەرهەمەکانمان کورسیە، تەپڵەکە کورسی باخچەکانە، جۆلانەیە و هەنێک ئینجانە و سەبەتە و شتی قەبارە بچووکتریشن. بەشەیەکی گشتی ئەم بەرهەمانە لەو جۆرە پلاستیکانە بەکارێنە کە لە کاتی بەکارێنانەوە هیچ گازێکی زیانبەخشی لێ دەرنایە. پلاستیکی جۆری ژمارە 2 جۆری ژمارە 5. لە ڕۆژی جیهانی لاواندا ڕێکخراوەکان نیگەرانن لە نەبوونی پرۆژە لەلایەن حکوومەتەوە بۆ لاوان و پشتیوانیکردن لەو لاوانەی کە خاوەن بیرۆکەی تایبەت بە خۆیانن. لە ڕاستی ئێمە هەر لە ڕێکخراو بۆ خۆمان توانیمانە هەم بە بیرۆکەی ئەو گەنجانە و هەم بە کەمترین توانای مادی گروپێک لە گەنجان بخەینە کار کە بتوانن لە ڕووی ژینگە و لە ڕووی کاری میدیایی و لە ڕووی کاری ڕێکخراویەوە تواناکانیان بخەنەگەر لە ئێستەیە ڕیسایکلینێکمانەیە کە ئەو مادە پلاستیکیانە وەرەگرن و دووبارە بەکاریانێنەوە و ڕیسایکلی ئەو مادانەکەن و لەگەڵ ئەوەشە ڕیسایکلینی جلوبەرگەکەن ئەو جلوبەرگە کۆنانەی کە خەڵک فڕێیانێن. لە ڕێگەی پرۆژەکانی لاوانی بەهرەمەندەوە چەندین لاوی دیکە توانی ویانە هەلی کاریان دەست بکەوێت و سەرچاوی دارایی ژیانی خۆشیان لەو ڕێگەوە دابین بکەن. لە بەیانیان سعات 8 بەیانیەوە تا 4 ئێوارە کارەکەین و لە مابینی نیوەڕۆ ئیسراحەتێکەکەین و ئێمە لێرە بنێشتە کوڵێنین ئاوی بنێشتەکە جیاکەینەوە. سەرەتا ئێستا حالێن خەریکی بنێشت کوڵاندنین. ئەم بنێشتە پێش ئەوە بڵین ئەیپاڵێوین دوایەوەی کە بنێشتەکە ماکوڵان ئاواکەی لێ جیاکەینەوە. ئەوە ئەمەی ئێرە ئەوەی کە زۆر گرنگە لێرە هیچ ماوادێکی تری تا بەکار نایەن تەنها خۆی و هیچ شتێکی تری نییە 100% سروشتیە. گەنجان و لاوان لە 12 ئابی هەموو ساڵێک بە شێوازی جیاجیا ڕۆژی جیانی لاوان بەرزڕادەگرن. لەم ساڵدا لاوان لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی داوای پشتیوانی لێکردن لە حکوومەت دەکەن بۆ دۆزینەوەی کار بۆیان ئاوکات بە هەوڵە کەسیەکانی خۆیان بیرۆکەکانیان بەردەوام پەرە پێدەدەن و توانیویانە چەندین لاوی دیکە بخەنە سەرکار. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.